باستە بابەتێک دەکەین کە زۆر جار هاوڵاتیان بە تایبەتر بۆ دوورکردنەوەی هاوڵاتیان یاخود دەستی کار لە ناو حکومەت یاخود بە شێوەیەکی گشتی لە کەرتی تایبەت کارێکی گرنگ دەبێت. ئەوش دروستکردنی بزنسی کەسیە کامە هەلی کار بۆ چەند کارێکی بۆ دەستی کاری چەندین کەسی دیکە دەڕەخسێنێت. باستەوە دەکەین کە ڕێگەکانی دروستکردنی بزنسی کەسی چۆن دەبێت. لە چه کاتێکدا پێویستە کەسێک بر لەوە بکاتەوە کە بزنسێکی تایبەت بەخۆی هەبێ و چۆن کار لەسەر بیرۆکەکەی بکات، ئایا بە شێوەیەکی گشتی هاوکاریکردنی حکومەتی پێویستە کەسێک کە دەوێت بزنسێک دابنێت بە تەنها بە پاڵپشتی خۆی کاریگەری ئەتوانێت ئەو بزنسە بخاتە سەر پێ و ئەزمون ڕاوێژکردن بۆ کەسانی کە لەم بواردان چ کاریگەریەک لەسەر ئەم بابەتە بەجێ دەهێڵێت. تایبەت بەم تەورە گفتوگۆ دەکەین گفتوگۆکانمان بە میوانداری دکتۆر موسا محەممەدە کە بەڕێزیان مامۆستایی زانکۆ و ڕاوێژکاری باڵای بزنسن ڕاستەوخۆ لە ڕێگەی سکایپۆ لە لەندەنەوە لەگەڵمان دەبێت. دکتۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. دەمەوێت بپرسم ئەگەر کەسێک بیرۆکەی دانانی بزنسێکی خۆی هەبێت سەرتا لە کەیەوە دەست پێ بکەین، پێویستەکەی ئەم بیرۆکەیە جێبەجێ بکرێت یاکەی کاتیەتی ئەگەر کەسێک بێوێت بزنسێکی خۆی هەبێت؟ بەڵێ زۆر سپاس سڵاو لە بەڕێزت میهرەبان خان و بیرۆنانی بەڕێز. لە ڕاستیە پرسیارەکەی جەنابەت چەند تەوەر بوو. یەکەم کەی دەست پێ بکری بە بزنس کە ئەوە ئەتوانین بڵێم ئێستا باشترین کاتە بۆ بزنس. هەر کاتێک قەیران بێ بەڕای من بەپێ ئەزمموی خۆم 20 ساڵ ئەزمموی خۆم لەو بوارە هەم بە شێوەی ئاکادمی و بە شێوەی پراکتیکی کاتێکە قەیران هەیە، کاتێکە کێشە هەیە، کاتێکە گرفت هەیە، کاتێکە پێویستی و پێداویستی بازار هەیە، ئەو باشترین کاتە بۆ دەستپێکردنی بزنس. هەرچەنە ئەبێ ئێمە هەندێک بنەماکانی بزنسمان هەبێ چۆن بزنس دەست پێ بکەین و بزنس وەکو هەر پرۆسەیەکی کە دەورێکی هەیە بۆ خۆی بەناو دەورەی ژیانی بزنسە. لەو دەورەی ژیانی بزنسەدا یەکەم پێڵی ستارتاپ یا چۆن دەست پێ بکەی لە سەرتاوە بە شێوازی دەست پێ بکەی واوەش لە بیرۆکەوە دەست پێکە، لە سەرمایە و دەست پێکە، لە مدلی بزنسەکەەوە دەست پێکە و هەندێک پێداویستی تر لە ڕووی یاسایی و لە ڕووی با بڵین ئەو تعلیماتەیە کە هەیە لە هەر کارتێکی ئابووریدا بوونمون لە کشتتوکاڵە جیاوازە، لە پیشەسازیە جیاوازە و لە خزمەت گوزاریە جیاوازە و هەروەها سوودوەرگرتن لە تەکنۆلۆژیا و لە دیجیتال بابەتی دیجیتاڵی و دیجیتال مارکتینگ ئێستا هەمانە کەواتە ئێمە سەرتا دەست پێەکەین بەو شێوەیە کە پرسیار کاتەکەی کەیبێ هەموو کاتێک کاتی بزنسە، بەڵام ئەوەی کە ئێمە بەدیمان کردو لە کوردستانیشدا هەر کاتێکە قەیران زیاتر بێ ئەوە کاتی بزنسە، لەبەرەوەی کە ئێمە بێ بە دەستپێکردنی بزنس کێشێک چارەسەر بکەین و گرفتێک چارەسەر بکەین و قەیرانێک چارەسەر بکەین و قەیرانەکان هیچ کات لە ناو ناچن. لە نەتیجە ئێمە ئەبێ بیرۆکەی چارەسەری کێشە و گرفتەکانمانە بێ. ئەمە بابەتێکە بەڕاستی و وەکوتم دەستپێکردنەوە هەتاوەکو بزنسێک گەشاکە کاتێکە بزنسێک گەشەی کرد. باشە دکتۆر، زۆر جار دروستکردنی بزنسێک دەبەستێتەوە بە بارودۆخێکی ئابوووریەوە، هەروەک ڕوونەوە خۆشتان بەر ئەوە کەوتون کە فیدباکی گەنجانتان وەرگرتوێتەوە ئەو کەسانی کە ویستویانە بزنسێکی تایبەت بەخۆیانە بێ لە دانانی دوکانێک کۆمپانیایە کاتێک کە بارودۆخی قەیرانێک بەسەر وڵاتە کاتووە یا بە جۆرێک لە جۆرەکان هەلێکی باشتری بۆ بەرەو پێشچوونی کارەکەی بۆ نەرەخساوە پێیوەستی کردوەوە بوو بارودۆخی کە کۆمەڵگەکەی تێیدا دەژی. کەواتە ئەگەر بێت و کۆمەڵگەکەش بە بارودۆخێکی ناخۆشدا تێبپەڕێ بە بارودۆخێکی سەختی ئابووری و دارایی تێبپەڕێت هێشتا شەر کاتێتی بزنسی هەبێت؟ بەڵێ بزەبت کاتێتی لەبەرەوەی کە لەو کاتەیە کە پێویستە ئەو کەسانەی کە بە تایبەت بێکاری سوەکۆ زانن لە هەرمی کوردستاندا ئێمە لە ستا 12 بۆ لە ستا 14 ئامارێکی دقیق نییە، بەڵام لە ستا 12 گەنجانمان بێکارن، بە هەزاران کەس بێکارن. باشە ئەم بە هەزاران کەسە لەم کاتەدەکە ئێمە کێشەی موچە و مەعاش و کێشە و گرفتەکانی کەشمان هەیە. ئەگەر کەسانی بێن دەست پێشخەری پرۆژە بکەن یان کەسانی کارساز بێنە بازارەوە بێنە ناو پرۆسەی دامەزراندنی بزنسەوە، ئەمانە کەسێکە بیرۆکەی هەبێ ئەتوانێت بزنس دەست پێ بکە. من هەموو کاتێ وتومەوە ئێستای شەڵێم پارە دروست ناکە، یعنی لە بوونی پارە ناتوانانی پارە دروستکەی، بەڵام لە نەبوونی بیرۆکە بەڕاستی کێشەیە. کەواتە بیرۆکە استراتیجیەت با بڵین مدلی بزنس چۆنیەتی دەستپێکردنی هەبوونی بزنس پلان یا جدوی اقتصادی مالی فەنی
ئەمانە هەمووی ئەمانە هۆکاری سەرەکین بۆی کە پارە دروستکەی کەواتە تۆ ئەگەر پارێکی زۆریشت هەبێت لەوانە ناتوانانی پارە دروستکەی وەک نازانم ئەگەدار بن لە کوردستاندا ئێستا ئێمە نزیکەی 35,000 کۆمپانیامان هەیە ئەگەر مقارنەیەکی لەگەڵ هەرێمێکی وەکو تایوانە لە سینا هەرمی تایوان 750,000 کۆمپانیا هەیە کەواتە هەرێمی کوردستان هێشتا پێویستی بە 100,000 کۆمپانیای کەش هەیە بەڕاستی لەبەرەوەی کە سەرچاوی ئابووری زۆرمان هەیە لەبەرەوەی کە سەرچاوی سروشتی زۆرمان هەیە زیاتر لە 10 ملیۆن با بڵین 10 ملیۆن با بڵین دۆنم زەوی کشتتوکاڵی باشمان هەیە کوردستان ئەو سەرچاو ئاویانە کە هەمانە بەڕاستی ئەمانە سەرچاوی لەباری کشتتوکاڵەوە و لە هەمان کاتە وەکو هەموو بەڕێزانە زانن ئێمە موچەشکە ئەیەن لە 75 ئەڕواتە دەرەوە کاڵاوە خزمەتگوزاری لە دەرەوە دێت کەواتە نزیکەی مانگانە نزیکەی 600 ملیۆن دلار چێ دەرەوە کەواتە هەلی زۆر هەیە لە کوردستان بۆی کە ئێمە بە باشترین شێوە دەست پێ بکەین کاتێککە دەستمان پێکرد بە بیرۆکەی پرۆژەوە گەشەپێدانمان پێدا ئێمە کەڵەکەبوونی سەرمایە دروستە بێ لەو کەڵەکەبوونی سەرمایە سربەخۆی دارایی دروستە بێ و هەروەها ئازادی دارایی وار خاڵێکیش مێرەبان خان بۆ جەناب بڵێم ئافرەتان و ژنان ئەگەر ئافرەتان و ژنان بزنس دەست پێ بکەن بە پێ توێژینەوەی کە ئەنجاممانداوە هەر ئافرەتێک بزنسێک دەست پێکا باوڕین لە بازاردا هەلی کار بۆ 5 کەس و هەلی کار لە 5 بزنسی کاریگەری المضاعف دروستەکە کەواتە بەنسبەت ئافرەتانەوە کە یان ژنانەوە ئێستا با بڵین ڕێژەی بێکاریان زیاترە بەنسبەت پیاوانەوە ئەگەر ئەوان دەست بە بزنسی خۆیان بکەن نەتەنیا سربەخۆی دارایی و ئازادی دارایی خۆیان بەدەستێنن هەلی کار بۆ لانی کەم 5 کەسیکە یا 5 کۆمپانیایی کە فراهەمەکەن باشە دکتۆر جگەر لە بوونی بیرۆکەیەک کە پێویستی سەردەم و هەم پێویستی کۆمەڵگەکەش بێت باشترین ڕێگەکانیش بۆ دروستکردنی بزنسێکی تایبەت بەخۆت هەر کەسێک بێ بزنسێکی تایبەت بەخۆی هەبێت جگەلەوەی کە پێویستە بیرۆکەیەکی باش بێت وارووا پێویستە لەگەڵ پێویستی کۆمەڵگە و سەردەما بگونجێ باشترین ڕێگەکانی دیکە چین بۆەوەی سەرکەوتوبیت لە بزنسێکی تایبەت بەخۆتدا یەکەم زانیاریە یەکەم عقلیەتە ذهنیەتە با بڵین ماینست پێڵەن ماینست یا ذهنیەتی ئێمە ئەبێ بۆ ئەوە بێ ئێمە ئەبێ بەردەوام بتوانین لە کاتمان وەکو سەرمایەکی گەورە لە پارەی کەمە هەمانە لە نێتوۆرکینگێکە لەگەڵ خەڵکانی کەمە هەمانە لەو بانقانە کە هەیە هەرچەند سیستەمی بانقیمان بەڕاستی لاوازە لە هەرمی کوردستان بەڵام لەو بانقانەکە هەیە لەو لایەنەکە هەیە بتوانین سەرمایە مەکۆ بکەینەوە بەڵام وەکوتم پارە دروست ناکە بیرۆکە ذهنیەت استراتیژیەت درێژخایەن بیرکردنەوە ئەو پارە دروستەکە و چۆن ئێمە بیر لەوە بکەینەوە بەردەوام بتوانین بەڕاستی چۆن لەو سەرچاوانە کە هەمانە لەو توانایەنە کە هەمانە چۆن بەگەڕیخین ئەمە بابەتێکی ئەساسیە اینجا کە کاتێککە تۆ بیرۆکەت هەبوو ئەبێ جەدوەی اقتصادی فەنی مالی بۆ بکەیت بزنس پلانی بۆ ئامادە بکەیت کەواتە بزنس پلانت بۆ ئامادە بکرد هەموو لایەنی دارایی و لایەنی تەکنیکی و لایەنی مارکتینگ و لایەنی بازار کام بازار پێداویستی بازار چییە پێویستی بازار چییە و لە هەمان کاتە بازاری ئامانجی ئێمە چییە پێڵەن تارگت مارکت لەکوێ ئێمە ساقینە ئەو کاڵایانمانە و لە هەمان کە خاڵێکی کە زۆر گرنگە بۆ ئێمە با بڵین کاڵا لە دەرەوەی دێنین لەبەرەوەی کە لە هەندێک جار ئێمە ناتوانین ئیدارەیەکی باشی کولفە یان تێچوونەکانی بەرهەمهێنانی کاڵا و خزمەتگوزاریمان بکەین ئەبێ ئێمە ئەو ئیدارەیە فێربین ئەوە بە ڕاوێژکاری ئەکرێ ئەوە بە کۆچینگ ئەکرێ ئەو بە ڕێگەی زانستی ئەکرێ کە ئەوە ئەقلیەتە ئەو ئەقلیەتە بێ دروست بێ کاتێەوە دروست بوو ئێمە بێ مارکتینگی دقیق فێربین و ئێستا کە سەردەمی زیرەکی دەستکرد و سەردەمی دیجیتال مارکتینگ ئەوانەیە ئەبێ ئێمە لەو بوارە بەڕاستی شارەزابین کەواتە بنەمای سەرەکی شارەزاییمانە مەهاراتمانە خیبرەیی و پسپۆریمانە لەو بوارە پێویست ناکە لە هەموو بوارەکان بەر لەو بوارەی کە ئێمامانەوێ بەڕاستی بزنسەکەمان دەست بکەین ئەبێ خیبرەیەک بەدەست بێنین و نێتوۆرکینگی دروست بکەین لەگەڵ کەسانێکەوە تەرکیزکەین لەسەر بزنسەکەشمان و ئەو کەسانێک گوێ لە ئێمە بینێن ئێستا بێ ئەوە لە بەرچاو بوون کە بڕاستی ئێمە ئەبێ بزنسەکەمان لەگەڵ ئیشی ئایلی و عاتفی و ئەو بابەتانمانە ئێمە جیا بکەینەوە بابەتی تەرکیزکردن لەسەر بزنس هۆکارە بۆ سەرکەوتنی بزنس و ئەوەش بزانین بزنس وەکوتمان دەورەی ژیانێکی هەیە کاتێک پێ ئەگات دوای 5 ساڵ 6 ساڵ ئەگەر نوێکردنەوە ئەگەر نوێخوازی نەبێت لەو بابڵین خاوەنی بزنسەکە یان بەڕێوەبەرانی بزنسەکە ئەو بزنسە لەوانەیە شکست بێنێ لەبەرەوەی کە لە سا 70 بزنسەکان دوای 5 ساڵ شکست دێنن بەڵام ئێمە توێژینەوەیەکمان کردو مێهرەبانخان هەر لە کوردستان 124 کۆمپانیا من توێژینەوەم کرد لە سەدا 68 هۆکارەکان هۆکاری حکومی نەبوونە هۆکاری پاڵپشی حکومی نەبووە هۆکاری چۆنیەتی بەڕێوەبردن و لاوازی بەڕێوەبردن و
باشە دکتۆر ئەمە پرسیاری منیش تەکنۆلۆژیا و دیجیتال مارکتینگ بووە. دکتۆر ئەمە پرسیاری منیش بوو لە ئێستادا چەند کێڵگەیەگەیە لە هەمان کاتا پرۆژەی کشتتوکاڵی هەیە چەند پرۆژەیەکی دیکە هەیە هەر کە باز دە کێشە و گیر و گرفتەکانیان دەکەن باز لە بابەتەدارایی و باج و بوجە و هەندێک بابەتی دیکەی هۆکاری تایبەت بە حکومەت دەکەن کە پاڵپشتی ئەم پرۆژانیان نەکردو بۆیە پرۆژەکانیان دادەخەن کەواتامە هۆکاری سەرەکی نایە بۆ با بڵێن نەبوونی پاڵپشتیکردنی پێویست بۆ ئەو پرۆژانی کە هاوڵاتیەک دایئەنێ هۆکاری سەرەکی نییە بۆ ئەوەی کە ئەم پرۆژەیە نەتوانێت هەنگاوی باشتر بنێ؟ یەکێک لە هۆکارەکانە بەڵام هۆکاری سەرەکی نییە بە پێ هەرەوە ڕاپرسیێمەکردمان لە ستا 32 ئەو خەڵکە ئەو خاوەن بزنسانە باسی ئەویان کردبوو کە پاڵپشتی حکوومەت و باڵی لایەنی دارایی لای حکوومەتەوە هۆکارە بەڵام حکوومەت چی ئەبێ بکە حکوومەتەکانی جیهان حکوومەتی تایوان حکوومەتی ئەمریکا حکوومەتی باوڵین بەریتانیا چیەکە بۆ بزنسەکان حکوومەت ئەبێ بابڵین ژێرخانی ئابوووریەکان کارەبا ئاو سوتەمەنی ئەمانە دابینکە لە هەمان کاتابێ ستانداردەکانی ئیشکردن بابڵین بۆ هێزی کار لەو بە بزنسەدا و لە هەمان کاتە لە ڕووی سیاسەتی بابڵین هاوردە و هەناردەوە ئەبێ بەڕاستی پاڵپشتی بێ یعنی زیاتر لە بواری سیاساتی ئابووری و سیاساتی بزنس پاڵپشتیکردن لەو بوارەدا بەڕاستی بۆ بزنسەکان مهم و گرنگە هەر ئێستا کارتی پەلەوەەر بۆ نمونە کاتی پەلەوەەر پێویستە بە حکوومەت بەڕاستی با بڵین جۆرێک لە تعلیمات و یاسای یان سیاساتی گشتی لە ڕووی هاوردە و هەناردە و با بڵین ئەو گۆشتە بەستوانەیە کە لە وڵاتانی دوورەوە دێت بەڕاستی و تەندروستیش دێن دێت بەگشتی حکوومەت ئیشی ئەوە نییە کە بەڕاستی بێت پاڵپشتێکی ڕاستە و خۆی بزنس بکە حکوومەت ئیشی ئەوەیە خزمەت گوزاریە سەرەتاییەکان وەکو کارەبا ئاوستومەنی لە هەمان کاتە لە ڕووی هاوردە و هەناردە و هەندێک بنەمای تەندروستی و ستانداردەکانی ئیشکردن لەو بزنسدا و لە ڕووی داراییشەوە سیستەمی بانقی بە قوتکە و سیستەمی بانقی بتوانن ئەگەر بزنسێک ئەگەر پرۆژێک پێویستی بە بابلین لە کاتێکە پێویستی بە نەقدینە بوو پێویستی بە پارە بوو پێویستی بە سەرمایەکی زیاتر بوو بۆ گەشەپێدانی بزنسەکە لەو کاتە سوودی لێوەربگرن ئەگینا حکوومەت ئەتوانم بڵێم هۆکاری سەرەکی شکستەکان نییە ئەوەیە کە ئێمە چۆن ئیدارەیەکەین چۆن زیهنیەتێکمان هەیە چۆن استراتیژی بیرەکەینەوە چۆن بابلین مارکتینگەکەین چۆن لە تەکنۆلۆژیای نوێ بەکاردێنین چونکە ئێستا توانین ئێمە ئەگەر کاڵای زیادەشمان بێتوانین هەناردەی وڵاتانیکەین بەڕاستی و خەڵکی بەتواناشمان هەیە لەو وارە باشە دکتۆر لە کاتی دروستکردنی بزنسە دوو بابەت هەیە هەندێک کات کەسەکە با بڵین داهاتێکی بەدەستەوەیە بەڵام بیرۆکەی نییە بزنسێکی پێ بکە و پێچەوانەکەشی هەیە کە کەسێک بیرۆکەی هەیە بەڵام داهاتێکی نییە بۆ جێبەجێکردنی بزنسە کە سەرەتا لەو دەست پێ بکەین ئەگەر کەسێک داهاتێکی هەبێ بەڵام بیرۆکەیەکی نەبێت بۆ ئەوەی بزنسێکی پێ دروست بکات چی بکات لەم بارودۆخەدا پرسیارێکی زۆر مهمە کەواتە کەسە سەرمایەکی هەبێ ئەو سەرمایە بە هەر شێوەیە بەدەستی هێنابێ بەڵام بیرۆکەی نییە لەم کاتەدا کەسانی وەکو ئێمە یا کۆمپانیایەکانی وەکو ئێمە بۆ نمونە من بۆ خۆم ئێستا لیدم دامەزراندەوە وەکو ڕێکخراوێکی لی دەستگایەکی لیدا خەڵکانی وەکو ئێمە هەن و کەسانی کە لایەنی حکومیش هەیە بە هەمان شێوە بۆ زیاتی کار و کاربەرای کۆمەڵایەتی هەیە بۆ نمونە ئەکرێ ئەوانە ڕاوێژ بن بە ڕاوێژکاری لەگەڵ کەسانی خەبیر کەسانی شارەزا کەسانی پسپۆر ئەتوانن بیرۆکە بەدەستپێنن یان بیرۆکەیان هەبێ بەڕاستی و ئەو بیرۆکە بەس بیرۆکەش بە تەواوەتی ناتوان بڵێم هۆکاری سەرەکیە بۆی کە بزنسی سەرکەوت هەبێ ئەبێ ئەو بیرۆکەیە بزنس پلانێکی بۆ ئامادە بکەیت و ئەو بزنس پلانە تاقیکردنەوەیکی بۆ بکەیت بزانین بەڕاستی بازارەکەی بازاری هەیە بزانین خواست لەسەری هەیە لەسەر و کاڵا یا خزمەت گوزاریە بزانین بەڕاست ئەو بنەمایەکانی کە هۆکارەکانی کە ئامادەیە یان نا ئەگە ئەو کەسێک کە سەرمایە هەبێ بێتە ناو ئەم بابەتە من هەر لێرە خاڵێک مهرەبان ئاماژە بکەم هەر لەو کوردستانی خۆمان بەپێ ئامارێک ناڕەسمی کە من هەما زیاتر لە 10,000 کەس بەس لە ساڵی 2022دا فێڵیان لێکراوە سەرمایەکانیان بەهۆی هەندێک کۆمپانیای وەکو بیسکوین و نازانم چیونێت و هەر ئەندێ بابەتی دیجیتالی و نێتوەرکینگ MLM پێڵێن با بڵین نێتوەرکینگی پێڵێن پارەکانیان فەوتا پارەکانیان ڕۆژ بەڕاستی ئەوانە ئەگەر بیریان کردبایەتەوە لانی کەم ڕاوێژین بکرایە بە پسپۆران لە کوردستان زۆرن ئابووری ناسمان هەیە پسپۆرانمان هەیە ئێمەش هەین بە هەر کەسێ بتوانێت بەڕاستی پسپۆر بێ لەگەڵ یا قسە بکەن گفتوگۆی بکەن ڕاوێژێ بکەن و ئێستا کۆچینگیش هەیە کۆچینگ چییە بە هەر لێرە کۆچینگ بڵین
کۆچینگ ئەوەیەکە ئەو کەسێک کە خاوەنی سەرمایەیە بیرۆکەی نییە یەک لەگەڵ کەسێکی پسپۆڕە هەر لە قۆناغی بیرۆکەوە هەتاوەکو دامەزرانەکەی ئەو کەسان لەگەڵ یاین ئێمە بۆ نمونە ئێمە لەگەڵ یاین باشە یان پسپۆڕانی کە لەگەڵ یان بۆی کە هەتاوەکو دامەزراندن و هەتاوەکو بەرهەمهێنانی کاڵایان خزمەت گوزاریەکەی کێشە و گرفتێکی نەبێ وەگەر کێشە و گرفتێکی هەبێ بە شێوەی تەکنیکی بە شێوەیەکی شارەزایی و پسپۆڕێکی ئاستی جیهانی و بتوانین چارەسەری بکرێت و ئەو سەرمایانە بخرێتە گەڕ لە کوردستانە زیاتر لە 200 میلیۆن دلار بەس لە کوردستان ڕۆشتوتە دەرەوە و ساڵانەش لەو موچەیە کە دێت بەڕاستی نزیکەی 6 تا 8 میلیارد دلار ئێمە چێتە دەرەوە ئەتوانین لەو کوردستانە و سەرمایانە بەگەڕخین. باشە دکتۆر دەمێ وەڵامی ئەو پرسیارشم دەست بکەوێت بەڵام ئەگەر باس لە پێچوانەکەشی بکەین و کواماژەمان پێدا هەندێک کەسێ بیرۆکەی هەیە بەڵام سەرمایەکی نییە چۆن کار بم بیرۆکەی بکات؟ وایە ئەمەش چەند حاڵەتە ڕاستی هەوێ لە وڵاتانی کە سیستەمی بانقی بە قووەتیان هەیە بەداخەوە لە کوردستان و عێراق سیستەمی بانقێکی زۆر بە قووەتمانی یا سیستەمێکی سەرمایەمان نییە بەڵام خەریکە ئێستا بە جۆرێک لە جۆرەکان باشترە بێ ئەگەر سیستەمێکی بانقی هەبێت لەگەڵ بانکەکانە بانکی کارتی تایبەت یان حکومی تۆ بزنس پلانەکەت یان جەدوای اقتصادی فەنی مالیەکەت بە شێوەی ڕێکۆپێک ئامادە بکەیت کە ئەوە بریتیە لە بازارناسی بابەتی دارایی و هەموو شتێک ئامادەیە لەگەڵ بانکانەی لەو لایەنە ئەتوانێت قسە بکرێت وەوانە قەرز بگرێت قەرزی سەرمایە گوزاری و قەرزی وەبەرهێنان و استثمار وەربگرێت ئەم لایەنێکەوەیە ئەوەی کە بیرۆکەی هەیە لەگەڵ یان کۆمپانیایەکانی کە یان خاوەن سەرمایەکانی کە بە جۆرێک لە جۆرەکان ئەکرێ لەگەڵ یانە گفتوگۆی بکرێت نێتوەرکینگێ بکرێت کە ئێمە و ئیشمانە کردووە ڕاستیتە ئێمە بە عملی لە لیدداوە لای خۆمانەوە لە دامەزراوەکەمانە ئەومان کردووە هەندێک خاوەن بیرۆکە و خاوەنە سەرمایەمان نزیک کردوەوە لە یەکتر و لە کوردستانیش ئێمە توانین هەر ئەوە بکەین و خەڵکانی کەش ئەتوان هەمان شبامان شێوە خاوەنی بیرۆکەن بەڵام سەرمایە نییە باشە ئەتوانن یان لە بابلین لە خزم و کەسۆکار ئەتوانن یا لە خاوەن سەرمایەکان یان لە سەرمایەداران یان لە کۆمپانیە گەورەکان یان لە بانکەکان بتوانن بە جۆرێک گفتوگۆ بکەن و بتوانن قەناعەتیان پێبێنن کە ئەم پرۆژەیە من بەو شێوەیە بەڵام ئەبێ بزنس پلانیان ئامادە بێ ئەبێ جەدوای اقتصادی فەنی مالیان ئامادە بێ بە شێوەی ڕێکۆپێک ئینجا کە ڕۆشتە ئەوێ ئەتوانن بە شێوەیەکی ڕێکۆپێک پرۆژەکەیان لەگەڵ ئەوە گفتوگۆ بکەن لەگەڵ ئەو کەسانە و دوایەوە سەرمایە بۆ ئامادە بکەن ئەمە شێوەیەکە لە بابلین بەشداریکردنی هەموو کۆمەلگا ئەوەی کە سەرمایە نییە بێت لەگەڵەوەی کە خاوەن بیرۆکەیە یان ئەوەی کە بیرۆکەی هەیە و بڕوا لەگەڵەوە خاوەن سەرمایە پێکەوە جۆرێک لە نێتوەرکینگ و ئەوە توانێت شەبکەیەک لە ئیستثمار و وەبەرهێنان و وەگەڕخستنی ئەو سەرمایانەی کە لە کوردستاندا هەمانە بەڕاستی دەست پێ بکە چونکە دووارەیەکەمەوە کوردستان خاوەنی هەم مێژوەیەکی پیشەسازی و کشتتۆکاڵە شابۆکە شارستانیت بەڵام ئێستا حالیان ئێمە ئەبێ لە زیرەکی دەستکرد و لە تەکنۆلژیای نوێ سوود وەربگرین بتوانین بەڕاستی پرۆژەکانمان سەرکەوتوو بێ و بتوانین منافسەی جیهانیش بکەین ئەوە زۆر مهمە. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ دکتۆر موسا محەممەد کا بەڕێزیان مامۆستای زانکۆ و ڕاوێژکاری باڵای بزنس ڕاستەخۆ لا ڕێگەی سکایپۆ لەگەڵ مامون دووبار سپاس بۆ بەڕێستان.